ایرو سالک لسر کوچبرکردنا خەباتکار و کەسایەتە نیشتیمانیە ڕۆژاوای کوردستانی جەمال مەلکانی دەرباس بە. دێ ڕۆژێکە وەکە ئیرۆدا 29 بەرچلەیە ساڵا 2019 کەسایەتە نیشتیمانیە ڕۆژاوای کوردستانی جەمال مەلکانی ئەندامی ئەنجومەنە هەرێمی یا پارتیا دەموکراتا کوردستان سووریا لە ئەنجاما کریزەکە دلدا لە باژارێ زاخۆی هەرێما کوردستانی کۆچا داوی کرد و بەشداریە کادر و ئەندامên پارتیا دەموکراتا کوردستان سووریا و کەسایەتên سیاسی نیشتیمانی و ئەفسەرên پێشمەرگەین لەشکری ڕۆژ جێ زاخۆ دێریا دەرگەهەیە پێشەبیر سێمالکە یە هەفسینوری ji بۆ دێرکا ڕۆژاوای کوردستانی هاتە veguestin û li zêdê xwe bixwe kat spartin. Melkanî ji ciwaniya xwe ve tevlîrefên partî bûye ji malbateke niştimanî tekoşer e gelek xizmet ji bo doza Kurdî û rêbaza Kurdayetiyê kiriye. Birayê xebatkar û serkirdeyê PDKS'yê koçberkirî Ekrem Milkanî bavê qehreman e. Cemal Melkanî sala 1905 li Dêrkê ji dayîk bûye zewî cî bû bavê 11 zarokan e. Di pêla penaberiyê de sala 2012 li bajarê Zaxo neşte cî bû.